چۆن بزانم خاتوونێک بە نهێنی حەزی لێمە. ڤیدیۆیەکم چەند کات لەوە پێش تۆمار کرد بەو نێوەی کە چۆن بزانم کەسێک بە نهێنی حەزی لێمە، کە نامەیەکی زۆرم بۆ هات لەلایەن پیاوەکانڕا کە خات و پەریزەن. ئەمنە و شتانەی کە جەنابەت دەیڵێیدا ئەو خاتوونەی کە بەرابەرمە دۆزیمەتەوە، بەڵام هێستا دوودڵم نازانم لاقبەرمە پێشە ئایا ئەو خاتوونات نیشانەهایەکی باشی بە من نیشانداوە و یا من تووشی هەڵم. پەسە لەو بابەتە تەمام گرکە ڤیدیۆیەکی تایبەت تۆمارکەم لەسەرەوەیکە چۆن بزانین خاتوونێک بە نهێنی حەزی لێمە. ئەوە ڤیدیۆ بەداخەوە بڵم فقط بۆ پیاوەکانە و بۆ خانمەکانی ژەگەر تەمەشا دەکەن ئەو نیشانانە دەنگۆشدا هەیە بۆ کەسایەتێکی پیا ئەو هەستەتان هەیە و ئەو نیشانانتاندا ئاکار و ڕەفتاردا هەیە، بێگومان ئەنگۆ یەکلایانە و بە نهێنی حەزتان لەو پیاوەیە و ئەگەر شاید دۆزینەوە نیشانە دەخۆتاندا کۆمەکێک کا کە بتوان لەگەڵ هەستی خۆتان بەرابەر بن و بتوانن تەمایەکی باشی بۆ بگرن. بەس پیاوە خۆشەویستەکان ئەگەر دەتان هەیە خاتوونێکتان لەلایە قەدرێکە سەرتان لە سوورماوەکە و لەکن خۆتان دەڵێن ئەرێ بڵێ واقعان خۆشی ببێم، بڵێ خۆشی نەوێم، ئەرێ چ بکەم، ژنان بڕێک سەیرن. پیاوەکان زۆر بەری دەستیبان زۆر سەیر و پیچیدەنین. ئەگەر کەسێکیان خۆش دەوێت بە زمان و بە لەش و بە هەموو ئاکار و بە هەموو شێک هاوار دەکەن کە خۆشم دەوێت. بەڵام خاتوونەکان بەهۆی ئەوەی کە ژن کەسایەتێکی ناسکتری هەیە، کەسایەتێکی حساستری هەیە، کولتور و فەرهەنگی کۆمەڵایەتی باعیس بۆ کە ژن زۆر جار هەستەکانی خودداتەوە بیشارێتەوە. هەروەی کە ژن هەمیشە دەبێت چاوەڕوان بێ کە پێشنیار لە لایەن پیاوەکەڕا بۆ لای بێ و دایکەکان و بابەکان ئامۆژگاریان پێکردو کە خۆت سوک مەکە. ئەگە پیاوێک بزانێت کە ئەتۆ خۆشی لەوی هاتۆ لە کنی سوک دەبی بە بێ بایەخ دەبی، تەواوی ئەو شتانە بۆتە هۆی بێکە خاتوونەگەگەر عاشق دەبێ نەبە زمانی بەڵکە بە ئاکاری نیشان بدا کە خۆشی دەبێت. بە توی خۆشەویست ئەگەر دەتەوێت بزانی کە ئایا ئەو خاتونەی کە قەدەرێکە سەرن لێ سوورماوە، ڕۆژێک دەڵێ بەڵە خۆشی لەم لە دیارە، ڕۆژەکەی دیکە دەڵێ نە ئاکارێکی لە خۆی نیشاندا کە دەڵێ ئەسان ڕخی لێمە. ئەگەر ئەو شتە بۆ تاتۆتە پێشە تاخرێ ڤیدیۆ سرنج بگرە، بێگومان جوابی خۆت و وڵامی خۆت دەدۆزیوە و ئەو خاڵانەی کە ئاخری ڤیدیۆکەدا باسی لێ دەکەم دقیقەن ئەو نیشانانن کە ئیدی زۆر بەڕاستی دەزانن کە ئەو خاتونە 100% خۆشی لەنگۆ دێ بەنگۆ دەتوانن بۆ پێشنیاردان هەنگاوی ئەڤڵ هەڵێنەوە. پەسا درێژەی ڤیدیۆ دەگەڵمان بن. سەلام، چیمەنی پەریزەنم، نووسەر و دەروونناس لەو لاپەڕەدا ئەو خاڵانە و ئەو بابەتانی کەنگۆ پێتان خۆشە تۆماری دەکەم. بێگومانە من بە هۆی بەیکە دەروونناسم بە نووسەرم لە زۆر شتاندا زانستم هەیە و دەتوانم و زانستانتان لەگەڵ دەرمیان بنێم، بەڵام بەهۆی کامنتایەکە برم گرتۆ ویستمەکەەوە ڤیدیۆ تۆمارکەم. هەرە زورێکە کوتەم چەند مکار لەوە پێش ڤیدیۆکم تۆمار کرد کە چۆن یەکێک بە نهێنی حەزی لێمە، هەم بۆ خاتونەکان هەم بۆ پیاوەکان. بەڵام بەهۆی بەیکە زۆر پیاو سەری سوورما بوو و زۆر دەچێشەدا بوو کە ئایا ئەو نیشانانە بەسە یا بڕێک بریا خات و پەریزانە تۆ نیشانەهایەکی بڕێک سرنجڕاکێشتر و دقیقترت کوتباکەمە واقعان حولەکەمان ڕاستەقینەتر بێت، چونکە خۆ بەمەش پیاوین و کەسایەتێکمان هەیە و غڕورێکمان هەیە و پێمان خۆش نییە بە نیشانەی هەڵا بەرابەر خاتونێک بڕۆینە پێشێ بە دوای لە زۆقمان بدرێ وڵامی ناببیستین. پس تەمام گەرکە ڤیدیۆیەکی زۆر تایبەت ئەو بتەیەکە چۆن بزانین نیشانەهایەکی دەو خاتونەدا ببینینەوە کە بزانین ئەو خاتونە بە نهێنی حەزی لێمانە و ئەگەر ئەو خاتونە کەسایەتێکی هەیە کەمەش لە خوڵامان بوو کە ئەو خاتونە حەزی لێمان بێ و زۆر لە مێژ بوو چاوەڕوانی بووین، ئاوا دەتوانن بە ئارخەیانی ترەوە بە متمانەیەکی زیاترەوە بۆ لای بچن و وڵامی بەڵی لێوەرگرن. ئەوڵ دێنە سەر نیشانەکانی ئاکار. بەلەشی چەندانە نیشانەی لەشمان هەیە. لە سەر چاوەی هەمویان چاوە. چاو دەڵێت دەواازەیەکی بە قەلب و دەرونی مە هەیە. چاو هیچ شتێکی دەدا ناشاردرێتەوە. زمان دەتوانێت درویان بکە، زمان دەتوانێت زۆر شتان ڕاز نەکا، بەڵام چاو ناتوانێت. ئەو ژنانەی کە پیاوێکیان خۆش دەوێت زۆر بەدزی چاوی لێ دەکەن، سەری لێ دەکەن. جا لێرە چاولێکردنەکان دوو شێوازی هەیە. خاتون هەیە کە تەوا و عاشقن و لە مێژدا هەستی خۆشەویستیان هەیە و بێقەرارن و لە خودایانە کابرای حاڵی کەن کە کاکە وەرە پێشەوە پیشنیارم پێ بدا، ئەو زورە چاو لێ دەکات، چاو لێ دەکا و بەبدو ئەگەر تۆ تەوەجود کرد و دیتە دەوە چاوی لەسەرتا بزەیەک لێ دەدا و چاوی دەدزێتەوە. بەوەی دەیهەوێ بڵە کە بەڵە جوان حاڵی بووی، من چاوەڕوانم کە پیشنیارم پێ بدەیت. بەڵام ئەگەر چاو لێکردنەکەی چاوی لێ کردی و تۆ هەر چاوە لێ کرد چاوی دزیوە وەلی بزەی نەهاتێ و دەستپاچە بوو شەمزە، هێستا لەگەڵ خۆشی ڕوون نەبووتەوە و ئەلئان گەیشتە ئەو ژنە دەو هەستەدایەکە خۆشی دەوێ وەلی هێستا نازانێت کە ئامادەیە بۆی کە پیشنیاری پێ بدەن یان نا. پس بۆی کە بزانن ئامادەی پیشنیاری پێ بدەن یان نا،
ئەو خاڵانەی دیکەشی لە چاوکردن. خاتونێک کە خۆشی لە پیاوێک دێ لە بەرابەر ئەو پیاوەدا زۆر دەست لە قژەسەری بەردەدا، زوو مرەتەبی دەکا، هەروە دەزانێت سەری هاڵۆزە، هەر زوو ئەگەر لەچکەکەی دێنێتە پێشێ مووی سەری دەستێوە دەنێ، جوورێکە هەست بە ئەوە دەکا کە شێوازێکی جوانی نییە، زوو لیباسەکانی ڕاستەپاستە دەکا و هەر هۆستەی هەیە کە نامڕەتەبە. ئەوە یەکێک لە نیشانەکانی زۆر گرنگە. ئەمە خاتونەکان ئەگەر هەستی خۆشیان بەرابەر پیاوێکی هەیە مادە مێشکماندا هۆرمونێکمان هەیە بە نێوی ئەکسیتۆسین. ئەو هۆرمونە ئەو کاتێک کە مە هەیەجان زۆدە دەبین، زۆر خۆشحاڵ دەبین لە دیتنی شتێک لە مێشکماندا تەڕەشح دەبێ و ئاسەوارەکەی لە چاوماندا لە گلێنەی چاوماندا خۆی بەدەردەنێ. ئەو خاتونەی کە ئەنگۆی خۆش دەبێ هەر لە خۆڕا بە دیتنینگۆ چاوی گەشت دەبێتەوە، ئەسڵ ناتوانێت شتێ بشارێتەوە، بە هەیەجانێکی زۆر سەیرەوە سیرتان دەکات و تمەشاتان دەکات. خاتونەکان بەرابەر ئەو پیاوەی خۆشیان دەوێت حتمەن شێوازی دەنگیان دەگۆڕن، نەرمتری دەکەنەوە، ئارامتری دەکەنەوە. ئەگەر ئەو کەسانەی کە دەیناسن یا ئەگەر پێشترەوە خاتونەت دەناسی یا ئەگەر دەتوانی بیبینی لە جگاکانی دیکە بە چ شێوازە قسە دەکا زۆر زوو تێدەگەیکا کاتێک دەگاتەنگۆ دەنگی نەرمترە لەسەر خۆترە بە جوورێکە کە دەیهەوێت ئینگار فریوتدا. و نیشانەکەی دیکە کە زۆر سرنجڕاکێشە کە دەڤیدۆکەی دیکەش دەباسم لێ کرد سەمتی بەدەنێتی دەنابێت بە هەر سەمتێک دانیش بێ خۆی دەگەڵ سەمتی لاقت یەکڕاست دەکا. ئەگەر لاقی ڕاست لەسەر لاقی چەپتدانا ئەویش وا دەکا، ئەگەر لەشت بە لای ڕاستە ئەویش دەهێنێتە سەر لای ڕاست و ئەوە شتێکی ناخۆداگاها، یعنی بەدەست خۆی نییە، ئەوەندە هۆشی لەسەرنگۆی ئەوەندە غەرقی ئەوەیە کە جەنابەتەوە لەوێ دانیشتی لەو مەجلیسەی کە بەدەست خۆی نییە. و یەکێک لە جوانترین نیشانەکانی کە بە لەشی خۆی نیشان دەدا دەستپاچەیە، دەڵێ دەستوپێ خۆی من کردەوە، ئەسڵ نازانین چ دەکا، هەر لە خۆڕە کارهای سیر دەکا، لەگەڵ دەستکی لیوانەکەی قمارە دەکا، لەگەڵ گوڵی فەرشەکەی قمارە دەکا، دەڵێ مستەربە، دەڵێ دڵە ڕاوکەی هەیە. ئەوە زەرەبانی قەلبێتی ئەوەندە هەیەجان زۆدەیە کە لە بەرابەر ئەنگۆ دانیشتۆ بووبووی کە ئەو هەیەجانەی داپۆشکا و ئەنگۆ هەست نەکەن یا ئەو کەسانێک کە دەو کۆڕەدان هەست نەکەن لەشی دەجوڵێتەوە، لاقی تونتون هەڵدەبەزێتەوە، دەستی شێوەیەک تەکان دەدا یا زوو بە قژەسەری قمارێ دەکا. ئەو دەستپاچەگیە ئەگەر ئەو دەستپاچەگیاندا ئاکاری خێزانەکەدا دەخاتونە دادی گومانتان هەبێت کە ئەو خاتونە حەزی لێتانە. ئەوە لە نیشانەکانی لەش. ئەمە نیشانەکانی ئاکاری ئاکاردا چۆنە؟ ئەو کەسێکە ئەو خاتونەی کە حەزی لە پیاوێکە لە کۆڕەکەدا لە دیتنەکاندا لەوەی کاتێک کە بەرابەر یەک دەبن زۆر هێندە بەخبردی ئەنگۆ دەناسێ، هەر بە مەحزی وێ کە پێکەوە دادەنیشن و دەکۆڕەکەدان زۆر سرنج دەدا. مەسەلەن دەڵە شێوازی قژت گۆڕیوە ئەو جلت لێ دێ یا ئەو مۆدل کەوشەکەت ئەوە شتێکی دیکەت دەبەر کردو چونکێ بێبڕانەوە ئەو کاتێک کەنگۆ لێ دوورن هەر فکری لەسەرتانە هەموو شتێکی دمەغزیدا دەمێشکیدا یادداش کردو زۆر زۆر هەست و خاڵانە دەکات کە دەنگۆدا گۆڕاوە و بەدەست خۆشی نییە ئەو بنگۆش دەڵە کە بەنۆ ئەیکاکە خۆشیم لێ دەیە دنا بۆ دەبێ و کاتە بۆ تۆ تەرخام بکەم. لە کۆڕەکاندا ئەگەر ئەو ئاغایە ئەو پیاوە قسێکی مەتەڵێکی قۆڕ دەڵە شتێکی بانێک دەڵە ببەخشن ئەو خانمە حتا ئەگەر ئەوان دیکە پێی پێ نەکەن ئەو پێ پێ دەکەنێ. ئەگەر لە خۆبایی بە پیاوە خۆی هەڵچێشێ و تعریفی خۆی بکە ئەو خانە زۆر بە هەیەجانەوە چاوی لێ دەکا، زۆر نیگەرانەکە ئەوانی دەکەن ئەوانی دیکە خەجاڵت نەبێتەوە بە بۆەوەی کە لەگەڵی زیاتر دیتنەکەیان درێژایی هەبێ زۆر ئەو پرسیارە دەکەن ناهێڵە بەحسەکە خلاص بێ. ئەگەر پیاوە شتێک دەجێڕێتەوە هەر دەڵێت دێی دوایەت چ بوو دێل ئان ئاوای لێ هات، یعنی هەردەی هەبێ ئەو پیاوە دعوت بکە کە زیاتر بەحسەکەی دەگەڵ ئیدامە بدە بە خیاڵی خۆ خۆشی دەبێ. بە قەولی کنی دەڵا قسەکردنیش بەک و عشقبازەیەک وایە کاتێک کە تەمەشا دەکا ئەو پیاوە قسەی بۆ دەکا هەر بۆی کە قسەکە نەبسێتەوە و دەرفەتێکی زیاتر دەگەڵی بێ ئەو وتانە زوو قسەکە درێژایی پێدەدا. لە کۆڕەکاندا ئەگەر پیاوە قسێکی دەکالە لەگەڵێکێک لەسەر بتەیەک تووشی بەحس و وانێک دەبێ خاتونەکان بە دوو شێواز دەجوڵێنەوە. ئەو خاتونانەی کە بڕێک متمانیان بە نەفسیان لەسەرترە زۆر بە توندی دێنە پێشێ و دخالەتێ دەکەن و لایەنگری لەو کەسێ دەکەن کە خۆشیان دەبێت دژ بۆ کەسانەی دیکە. ئەمە ئەگەر ئەو خاتونە خاتونێکی ئێستا بە شەرم بێ زوست بانێک دەکا کە بەحسەکە خلاصکە قسەکە بگۆڕێ جەوەکە لەو حاڵتە خلاصکە، یعنی لایەنگرێکی غیر ڕاستە و خۆی هەیە چونکە حەز دەکا ئەگەر ڕاستە خۆ لایەنگری لەو پیاوە بکە بێگومان بەو تاوانەی بانێک دەکەن کەەوە چێ ببەخشن
ئەوە خۆشی لێدێ بۆیە ئاوای بۆ دەکەی چونکە خاتونەکان دەگەڵ پیاوەکان هەر زورێک کە دەویدۆکەی دیکەشدا باسم کرد یەک دانا جیاوازێکی زۆر گەورەیان هەیە خاتونەکان هەمیشە لەوەی دەترسن کە نەکا ئەو پیاوە هەستەوە بکا کە من خۆشم دەوێ بە ئەو هەستە باعث بە کە من لە کنی سووق بم لە کنی چکۆلە بمەوە پاس یەک شێوازێکی زۆر سیر کە داعاکاری دەبێ کە دێنە سەر نیشانەکانی هەستی ئێحساسی ئەوەیە کە ئەو خانمە بە جوورێک دەگەڵ خۆی دەڵی کوشتی دەگرێ مەسەلەن زۆر گەرمە زۆر ڕوودەداتێ زۆر سرنج بۆ کابرای ڕادەکێشێ لە پڕا سارد دەبێتەوە لە پڕا دووری لێ دەکا خاڵەیە کە زۆر زۆر پیاوەکان جێژ دەکا ئەوەی کە ئەو خانوو بۆ دەمێک باشە دەمەی خراپە بۆ چم کردو بۆ چ بۆ ئەسڵان بۆ جاری بایە لەگەڵم زۆر خێشین و سەر ڕووخۆشە بە قسەکانم بە وتەکانم پێ دەکەنێت جاری باش لە مڕ دەبێتەوە جاری بایە ئەوەندە لێم دێتە پێشێکی خەریکە بێت دەچاومەوە جاری باشە وا نادیدەم دەگرێت کە دەڵی بە شەرنی و لێوێدا نەنیشتوم ئەو گەرم و ساردانە هیچ هۆگرێکی بەنگۆنیە ئەو خاتونە دەمێشکی خۆیدا دەرگیرە لە مێشکی خۆیدا ئەوە لێ کۆڵینەوە دەکا زۆرم زیادڕەمی نەکرد زۆر نەچوومە پێشێ نەکاو کابرا بە هەڵم تێ بکە تام نەحمەکارم کرد و کابرا هیچ سرنجێکی بەمڕانەکێشە و بەتایبەت ئەگە لەلایەن پیاوەڕە ئاکارێکی خۆش نەبینێ سرنجێکی خۆش نەبینێ زیاتر خۆی مەزەمەت دەکا زیاتر لە خۆی تووڕە دەبێ و زیاتر ساردی دەکاتەوە ئەمە خاڵێکی زۆر جوان ئەو خاتونانەی کە عاشقن ژن زۆر هەمیشە شتە لێ دەپرسن پیاوەکان کە خات و پەریزەر پیان زۆر زۆر عاشق دەبن ژن ئەسەن عاشق نابێ ژن فەقەت وانێکی هۆشی لە پوڵ و پارەیە ژن فەقەت خۆتخواها لە ئاسایشی خۆیەتی بەڵام ژن زۆر بە ناسکتر و جوانتر عاشق دەبێ فەقەت ژن دەترسێ ژن بەهۆی وەی کە دەبێ ئەتۆ پیشنیاری پێ بدەیت بخۆ هیچ کار ناتوانێ و کاری بکە هەمیشە بە ناسکی دەچێتە پێشێ هەمیشە بترسەوە دەست بۆ شتەکە دەبا هەمیشە بە دوودڵی دەچێتە پێشێ هەر بۆیەش گەرم و سارد دەبێتەوە هەر بۆیەش ڕۆژێک ئەوەندە جوان نیشان دەدا کە خۆشی لێت دێ ڕۆژەکەی دیکە ئەوەندە سارد نیشان دەدا کەەوە دەزانی هەڕقلەتی هەر ئەو دەرگیری ذهنیەتی هەر دەمێشکی خۆی دادەڵە تا منەوە دەش خۆم سوود دەکەم و دەش خۆم چکۆلە دەکەمەوە وەلیەوە دەبینی پیشنیارم پێ نادا یان نەکە حەزێکی لە ژیانیدا هەبێ شتێکی جوانم باس کرد نەکە حەزێکی لە ژیانیدا هەبێ زۆر تەفتیشت دەکا زۆر ئسترێسی هەیە ئەگەر دەو کۆڕەدا بە مەحزی وەیکە لە خانمێکی تعریفێ بکەن خانمێکی مەسەلەن خاتونێک زەنگە بۆ لەدا یا باسی ئەم کلاسێکی خاتونتان بکەن یا باسی بەرادەرێکی خاتونتان بکەن یا هەست بۆ بکە کە ڕەفیقەکەتان خوشکێکی هەیە هەر لە خۆڕە نیشەی دەشکێ مثلا تمشا دەکەی تا پێش ئەو بەحسا زۆر سەر ڕووخۆش بۆ زۆر خۆشحاڵ بۆ زۆر ئەسڵ چاوی هەر زیتە زیتی هاتەوە هەر بە مەحزی وەی کە ئەنگۆ تعریفتان لە خاتونێکی دیکە کردو دەشەمزێ تێک دەچێ ئەسەندە لە ئاکاریدا سوز دەبێتەوە لە جگای خۆی ئەوە هەر پێی دەڵەن حسادەتێکی پێنهان زۆریش لێ کۆڵینەوەتان لەسەر دەکا ئەرێ بزانم هیچی دە زیندگیدا هەیە عاشقی کەس هەیە سوالاتێکی زۆر سیرتان لێ دەکا کە لەلایەن خۆتانە و پرسیارتانەیە ئەو خاتونە بۆ پرسیارانە دەکا بە شتێکی زۆر خۆشەوەیەکە ژنە هێندە مێشکی لە سەرنگۆیە بۆیە دەڵم ژن زۆر ناسکتر لە پیا عاشق دەبێ پیا بەهۆی وەی کە مێشکی خوددا جوورێکی ساز کردو کە ئەگەر کارێکی کرد هۆشی لە شتەکانی دیکە دەڕە وەلی ژن هۆشی هەمزەمان لەسەر هەموو شتێکە بەس کاتێکە عاشق دەبێ نان دەخوا لە بیرەتی چای دەخوا لە بیرەتی ئیشە دەکا لە بیرەتی حتا مەگە میدین و سوێ بێ خەبەر بێ دەنا ئەوەندەی کە هەستیار بێ پیاوەی لە بیرە هەر لە بەروەی تووشی دیتنیهایەکی زۆر سیر دەبن لەلایەن خۆتەوە دەڵن سەیرە ئەمن لەو جگای بمە و خاتونەش لەوێ بوو ئەمن لەو کۆڕە بمە و خاتونەش هات ئەمن لەو شوێنە بمە و خاتونەش هات ئەتۆ حەز بەوە دەکەی کە شتانە کامیلەن تەسادوفیە و لە پڕدا ڕووی داوە ئەو خاتونە بەرنامەی ڕشتۆ پێوەی کە بزانی تاقیقی لەسەر کردووی لێکۆڵینەوەی لەسەر کردووی و دەزانت ساعاتێک لە شوێنێکی بە بەدوود داهاتەوە خاتونەکان لە بنەوە زۆر کاران دەکەن لەسەرەوە زۆر دیار نین بەری لە بنەوە لێکۆڵینەوەیەکی چاک دەکەن تەکتەکی و کەسانی کە فاڵۆتان کردو دەیبینێتەوە سەردانی پیجەکەی دەکا ئەسڵەن چێک دەکا بزانە دەتولی ڕۆژێدا چێت فاڵۆ کردو چێت فاڵۆ نەکردو وەلئان شەبەکە تۆڕە مەجازیەکان هەیە بۆ تۆڕە کۆمەڵایەتیانە زۆر زووتر دەستی خۆیان ڕوو دەکەن خانمەکان لێرە دوو شێوازە جوڵێنەوە ئەو خاتونانەی کە زۆر بە قستا غڕوریان نییە هەر ئیستۆری دادنێن زوو چاوی لێ دەکەن زوو ڕیپلەی دەکەنەوە زوو بتەیەکی بابەتی دەکەن دایان هەیە بڵێن ئەمەش وەک تۆی مەسەڵەن ئەگەر تۆ بابەتی فیلمێک یا موسیقایەک شتێکی دادنی نەزەرێکی دادنی ئەوی زوو دێ لەسەر بریارین بۆ نەزەر دەداتەوە بەوانێکی دەهەیە بڵێ میش وەک تۆم
یعنی ئەو بە کتۆبوونە پێی شتێکی باشە کە دەتوانێت نوتە پێکەوە وەسڵکە هەر بۆیەش دەیهەوێت زۆر ئەو هەستە بەنگۆ بدە کە من زۆر بە ئەنگۆ دەچم بۆیەش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا زۆر زوو خۆی بەدەردەخا هەر بۆەوەش ئەگەر شکتان لە خاتونێک هەیە چەند باران ئەو کارەی بکەن ئیستۆڕێکی دانێن بزانن ئەڤڵین کەسەکە چاوی لێ دەکا یا ڕیپلی دەکاتەوە مامولەن پیاکان ڕیپلی زیاتر دەکەن ولی خاتونەکان زیاتر زوو سەردانی دەکەن و چاوی لێ دەکەن یا زۆر جاری توتانە مەسەن هەر ئەو ئیستۆڕێنگۆی هەڵگرتێتەوە دوای دووسێ ڕۆژان بۆ خۆی دەیناوەتەوە کە بەوە بە نوعێک بە زمانی بێزمانی هاوار دەکا کەمیش لایەنگەرینگۆ بە چاوێکیش دەمن بکە تۆماری ڤیدۆیە خزمەتێکی زۆر بە خاتونەکان دەکەم زۆر زار پیاوەکان بەڕاستی لە ژنە تێناگەن چونکە ژنەکان زۆرا زۆر دەجوڵێنەوە هەر زورێک کەوتم زارێک زۆر گەرم و گڕۆم زارێک زۆر سارد و سڕن زارێک زۆر لێ دێنە پێشێت زارێک زۆر دووری لێ دەکەن زارێک زۆر چاو لێ دەکەن زاری بایە ئەسەن دەکۆڕێکدا هەرتمەشاد ناکە زاری بایە زوزوو پۆستەکانت ڕیپلی دەکاتەوە زوزوو سەردانی دەکات زاری بای هەرچاوی لێ ناکە زاری با هەست ئەو هەستە دەداتێت کە تۆ ئەلماسێکی لە وەسەتی هەموو شتێکدا زاری با هەستە دەداتێت هەر بە پیاوت نازانێ و ناتبینێ ژنی عاشق وایە ژنی عاشق دەنێو خۆیدا لێ کۆڵینەوەیەکی زۆر دەکا حتممەنیجی شەڵا ڤیدۆیەک هەر لەسەر دەرونیاتی خاتونێک بۆتان تۆمار دەکەم سابسکرایب کەنکەوە ڤیدۆیەکە دەداهاتوودا دای دەنێم لە دەستی نەدەن بۆی کە دەرونیاتی ژنێک بناسن یەکێک لەو شتانەی کە بۆتە بابەتی وەیکە زیاتری پەیوەندیکان خۆش نییە یا تمشا دەکەی و خاتونی دۆزیتەوە پیشنیاریشت پێداوە دەگەڵی هەستێکی خۆشت نییە لە پڕ هەموو شتێک تێک دەچێت هەر لەکن خۆت پرسیارتە ئەری بۆ ڕۆی ئەری بۆی کرد بۆ چه هەڵەیەکم کرد هەر لە بەرەوەیە کەنگۆ نازانن دەرونیاتی خاتونێک لەگەڵ دەرونیاتی پیاوی جیاوازی هەیە ژنان فێری شارنەوەن ژنان فێری دوو جوورە جوڵانەوەن ژنان لە بن یاساکان و لە بن نەتەوە و فەرهەنگ و کولتور هەمیشە بێسلا زەخمیان خوارد و بریندار بوون و هەر لە بەرەوەی بۆتەوەی کە بوونەتە هەوای بەهاری هەر دەمێ لە هەوایەکن و هەر دەمێ بە جوورێکن بەڵام خاتونێکە عاشق بێ بە کوردی و خۆشی ئەو خاتونێکە عاشقا زیاتری کاتەکان سرنجت بۆ دادەنێ کاتت بۆ خاڵی دەکا زۆر بە ئیشتیاقەکەەوە بە چاوێکی زۆر باشەوە تمشات دەکا تەحسینت دەکا زۆر بە نەهێنی لاینگریت دەکا زۆر بە نەهێنی دژمناتی و کەسانە دەکا کە تۆ دژمناتیان دەکەی زۆر بە نەهێنی حەسوودی بۆ کەسانە دەکا کە تۆ لە خاتونەکاندا قبولتن و خۆشت دەبێ بە زۆر بەهێنی نەهێنی حەول دەداکە و هەستە بە تۆ بدە منەوە کەسم کە لی دەگەڕێ تا مەکتۆم تا ئەوستانی تۆ بەت خۆشە میش پێم خۆشە تا شتانی تۆ سەری دەکەی میش سەریان دەکەم و ئەو خاتونانەی کە بە نەهێنی حەزیان لە پیاوێکە کاتێک دەگەنە ئەو پیاوە هەرە جوورێکە کوتم دڵە ڕاوکەیان هەیە دڵە ڕاوکەکان لەوەدا دیارە کە زۆر دەستەقژە سەریان وەردەدەن زوو مڕەتەبی دەکەن زوو لیباسەکانیان جلەکانیان شێوازەکەی جوان دەکەن هەر زوو ئاکارەکانیان چاو لێ دەکەم بزان نەحەزدانە نیشپێن هەر زوو حەولی وە دەدەن کە ئایا ئەو بتەی کە تۆ کتوتە لی حاڵی بۆ قەستی نیشان داوە بە زۆر زار ئەگەر بە جۆکەکانت بە مەتەڵەکانت پێدەکەنێ پێکەینەکەی دیارە بە زۆریە چونکە ئەسان هۆشی نێدەڵەتی ئەوەندە مەحبی بەیەکە ئەتۆ سرنجی لەسەر تۆیە قەلبی کۆنتترۆل بکە خەڵک تێنەگاکە ئەوەندە حەزی لە تۆیە کە ئەسان حاڵی نەتۆ چتۆ فقط دەزانێت دەبێتەوە ئاسەدا پێت پێ بکەنێ کە تۆ هەستێکی خۆشت بەرابەری پەیدا بکەیت دۆزنەوەی نیشانانە دەخاتونەکاندا زۆر گرنگە من هەموو کات لە ڤیدۆکانمدا باز دەکەم زۆر جار هەیە کەسانێک هەیە کەمە بەدڵ پێمان خۆشە کە هەستێکی خۆشیان بەرابەرمە هەبێ بە زۆر جار کەسانێکی کەمە پێمان خۆشنی هەستی خۆشیان بەرابەریمە هەبێ و ئەو دۆزینەوەی ئەو ئاکارە دا ئەو کەسێکە بەرابەری مەهەیە دەتوانێت کمەکمان بکاکە بە ئاکارمان ئەو زار ئەو خاتونە لە خۆمان ناهومێت بکەین یا ئەوەی کە بچینە پێشێ و ئەمەش پێشنیاری خۆشەویستی پێ بدەین و ئیشەڵا زواجی دەگەڵ بکەین